ساڵانە و لەگەڵ هاتنی وەرزی دروێنەدا جوتیارانی سنووری قەزای چەمچەماڵ ئەو شێوەی جوتیارانی بەشێکی زۆری ناوچەکانی دیکەی هەرێمی کوردستان ڕوبەڕووی چەندین کێشە و گرفت دەبنەوە کە دیارترینیان وەرنەگرتن و ساغنەکردنەوەی بەرهەمەکانیانە لەلایەن حکوومەتەوە. ئێمە کێشەکەمان ئەوەیە، مەعانەتەکەمان ئەوەیە، سەیرەکە ئیساوا دوورنەوەیە و کاتی دوورنەوەیە و هیچ زمانی نییە لە وەرگرتنی و گرنتی پارەکەیدا بێ ببێ لە ماڵەوە داینین کە لە ماڵیشەوە داێنین ئەو خەڵکە جوتیارە کۆمەڵە قەرزارە لە کیمیایی لە ساحب مەچینە لە دەڕاستەوە دێتە سەری کۆمەڵە لەم بابەتانەی خەڵکە عەزێتێ بێ لە ماڵ دووبارە بیکا بە فەردەیە دوایی دووبارە دایبنی لە ماڵەوە باری کاتەوە و ئیسر ساڵێکی ڕێکەمێتەوە تا ساڵێکی تری کێشە لەو ساڵە پارە ئەکات بە هیچ شێوەیەک هەتا ئێستا هیچ شتێکیان بۆ جوتیار نەکرد و نەشم بینی و نەشیان کرد و ئەگەر بڵێن کردومان شتی وانە نەکراوە. ساڵ سنووشی ساڵە زۆر بووە بە حەقەت ئەگەر ئاوا بڕوا ساڵێکە زەرێری زۆر لە جوتیارەدا. من بۆ نمونە ئێستا خۆمان چوینە ئەو باشاخەش ئەو لێ دەغڵودانی لێیە چوینە سیرمان کردووە، یعنی گوڵوە هەبوو 15 پیەوە بوو 20 پیەوە بووە. ئەو گەنمە ئەگوشێ ئەو زادەی ناوینی ئەگوشێ بەس قاپۆرەکەی مێنێت. ئەگەر ئاوا بڕوا ساڵێتر وڵای زەرێرە زۆر لە جوتیارەدا. وەمە حکوومەت ئایسا هاوکاری هەر نەکردوین، تۆ ژووتە و کیمیایی و هەمووی لەسەر شانی خۆمانە، هەمووی عید خۆمان. من ئێستا گوێم تۆ کردو تەنی 620,000 پێداوە، ئێستا بڕۆبی بە بازار 350,000 دەنێتن. بەڕێوبەری کشتتوکاڵی چەمچەماڵ قەیرانی دارایی بە هۆکارێکی سەرەکی ناوبرد بۆ هاوکاری نەکردنی جوتیاران و دابین نەکردنی پێداویستەکانیان سەبارەت بە وەرنەگرتنی بەروبوومی جوتیارانیش وەک پێویست لەلایەن سایلۆکانەوە ناوبرا و حکوومەتی ناوەند بە کەمتەرخەم دەزانێت. گلەی و گازندەی ئەومان لەسەر لەم کاتیا جوتیارانمان کە بە مافی ڕای خۆیان دەزانن حکوومەتی عێراقی سیاسەتێکی بەکارهێناوە لەوەی کە کەمتر لە سەتادەی بەروبوومەکانیان لێ وەردەگیرێتەوە کە ئێمە لە سنووری چەمچەماڵ ئێساکە نزگەی 200 و نزگەی 27,000 تەن گەنممان لێ وەردەگیرێتەوە کە ئەمە ڕێژێکی زۆر کەمە براود بە بەو قەبارەی ئەو بەرهەمەی کە لە سنوورەکەمان هاتووە کە ئەمە گازدێکی زۆر هێوادارن بگاتە جێی خۆی و حکوومەتی هەرێمی کوردستان لە ساڵانی ئایندا کاری لەسەر بکات بۆی جوتیارانمان بێبەشتە بن لەو بەراورد بە جوتیارانی جنوب، چون جوتیارانی جنوب 100% بەروبوومەکان لێوەرگیراتەوە. ناکرێت پرۆسەی خۆراک پرۆسەیەکی سیادی بێت لە جنوب 100% وەرگیرێتەوە لە کوردستان لە 100 کەمترمان لێوەرگیراتەوە. لە سنووری بەڕێوەبەرایەتی کشتتوکاڵی چەمچەماڵ و لە سنووری 8 ناحیە و 412 گوندی سنوورەکە نزیکەی 12,000 جوتیار سەرقاڵی بەرهەمهێنانن. ناوچەکەش خاوەنی نزیکەی 1,2 ملیۆن زەوی کشتتوکاڵیە و لەو ڕێژەیش لەم ساڵدا نزیکەی 380,000 دۆنم زەوی بەگەنم و نزیکەی 160,000 دۆنمی دیکەش بە جۆ چێنراوە. بەرهەمی گەنمی ئەم ساڵی سنوورەکەی زیاتر لە 250,000 تەن و بەرهەمی جۆش زیاتر لە 120,000 تەن بووە. جەلال جەباری، کەناڵی ئاسمانی پەیام، چەمچەماڵ.